بۆ بەڕێز سەرپەرشتیاری دارەی گەرمیان بابەت یادداشتنامە لە پێناو ژیانێکی شایستە بە کرێکاران. پێویستە ڕۆژی جیهانی کرێکاران بکەینە ڕۆژی بەرەنگاربوونەوەی ستەم و چەوسانەوە لە کاتێکدا پێشوازی لە ڕۆژی جیهانی کرێکاران دەکەین. کوردستان بە قەیرانێکی هەمە جۆری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و تەندروستیدا تێپەڕ دەبێت کە درێژە پێدەری قەیرانی سیستەمی سەرمایەداری و کرێکاران و زەحمەتکێشان باجەکەی دەدەن. بێکاری و هەژاری بۆتە خەسڵەتێکی سەرەکی سیستەمی سیاسی. سەرهەڵدانی ئەم قەیرانانە ڕووی ڕاستەقینەی سیاسەتی ئابووری حزبە دەسەڵاتدارەکانی زیاتر ئاشکرا کرد. ئەو ڕاستیەی بۆ کۆمەلگا سەلمان ئەحزابی حکومڕان لە کوردستان پشت بە سیاسەتی سەرمایەداری دەبەستێت. ئەمەش ناتوانێت ببێتە هۆی بەدیهێنانی یەکسانی دادپەروەری بۆ کۆمەلگا. لە سایەی ئەم دەسەڵاتەدا بارودۆخی کرێکارانی هەرێمی کوردستان بە کۆمەڵێک کێشە و گرفت و یاسایی و پیشەی بوونی ڕەوشی هەژاری و بێکاری تێپەڕ دەبێت کە لە دەرەنجامی قڕکاری سیاسەتی ئابووری و چەندین ساڵی دەسەڵات سەری هەڵداوە. لەگەڵ تێپەڕبوونی کاتدا هەنگاوی جدی بۆ چارەسەرکردنی کێشەی کرێکاران نەنراوە، بەڵکو تا دێ لە زیادبووندایە و شکستی ئەو سیاسەتە ئابووریە بۆتە هۆی بێکاری بوونی هەژاران هەزاران کرێکار و لاوازی ئاسی خزمەتگوزاریەکان لە نێو کۆمەلگا. بەردەوامبوونی ئەم سیاسەتە ئابووریەش کۆمەلگای کوردستانی کردەتە کۆمەلگایەکی بەرخۆری بێبەرهەم. لە یەکی ئایاردی ئەم ساڵدا بۆ داکۆکیکردن لە چینی کرێکار و تەواوی زەحمەتکێشانی گەرمیان لە ڕێگەی ئەم یادداشتەوە جەخت لەسەر ئەم خاڵانەی لای خوارەوە دەکەینەوە. داواکارن حکوومەت سەندیکای کرێکاران بە تەنگ داهاتووی ژیان و گوزەرانی چینی کرێکار و ڕەنجدەرانی بیرروبازووە بێن و چیتر پشت لە ماف و داخوازی ڕەواکانی کرێکاران و زەحمەتکێشان نەکەن کە بەهۆی قەیرانەوە ڕوبەڕووی بێکاری و هەژاریەکی لە ڕادە بەدەربوونەتەوە و هیچ داهاتێکیان نییە بۆ دابینکردنی نانی سبەی. خاڵەکان: یەک، لە زۆربەی کارگە و کۆمپانیەکان کرێکاران زیاتر لە 8 کاتژمێر کار دەکرێت، ئەمەش پێشەوانەی یاسای کارە. دوو، پارەی مانگانەی کرێکاران لە کەرتی تایبەتە زۆر کەمە و بەشی بژێوی ژیانیان ناکە. سێ، خاوەنکار بە ئارەزووی خۆی گرێبەست دەکات لە نێوان خۆی و کرێکاردا و هەر کاتێکیش ئارەزووی هەبێت دەیان دەکات. چوار، ئەو لێژنەیەی لە ساڵی 2016ەوە دروستکراوە بۆ کرێکاران لێژنەیەکی مردووە و پێویستە بکرێ بە بەڕێوەبەرایەتی دەستەبەر وە کرێکاران لە گەرمیان. پێنج، لە گەرمیان دادگای کار نییە، بۆ ئەمەش پێویستە وەک پارێزگاکانی تری هەرێم ئەو دادگایش لە سنووری ناوچەکەمان بکرێتەوە و بایەخ بە سکاڵای کرێکاران بدرێت. شەش، داواکارین بایەخ بەدەستی کاری کرێکاری ناوخۆ بدرێت و ئەولەوێت بۆ کرێکارانی خۆماڵی بێت. حەوت، بەداخەوە لە زۆربەی کارگە و کۆمپانیەکانی کرێکاران دەترسێنرێن و هەڕەشەی دەرکردنیان لێ دەکرێت ئەگەر ناڕزایەتی دەربڕن و داوای مافەکانیان بکەن. بەبوونیەکی ئایار پیرۆزبایی گەردی خۆڵان لە هەموو کرێکارانی جیهان و کوردستان و گەرمیان دەکەین و دەستخۆشی لە ئەباڵان و ئامادەوانی کۆمیتەی مەحەلی گەرمیانی حزبی شوێنی کوردستان دەکەین بۆ ڕێکخستنی ئەم مەراسیمە. یادداشتەکەتان دەکەین و لەگەڵ فەرمانگە پەیوەنددارەکانی ئیدارەی گەرمیان کار بۆ جێبەجێکردنی دەکەین ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە ئەبێت و ئەوەش پەیوەندی بە ئێمەوە نەبێت پشتگیری پشتیوانی خۆمانی بۆ دەرەبڕین و بەردی دەکەینەوە بۆ لایەنی پەیوەنددار. ئێمە هەمیشە پشتگیری و پشتیوانی لە چینی کرێکاران دەکەین کە زۆرترین چی ناتوانم بڵێم لە جیهان و لە کوردستانیش.